باش دیلمان خەسرەوم لە بەرنمەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن هاتمە وڵاتان. بازنەی هەڵبژاردن هەمیشە هەوڵیاوە لەگەڵ کاندید و بەربژێرە نمونەیەکاندا قسە و باس بکات. ئەو بەربژێرانەی کە لە ئەمڕۆدا دێنە بەردەم ماڵەکانتان و داوای دەنگتان لێ دەکەن بۆ ئەوەی ببنە دەنگ و ڕنگ و هێز و ئیرادەی ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا. ئەو لە ڕابردوودا هەمیشە هەوڵیا بە کارەکانی و بە دڵسۆزی نەتەوەی نیشتیمانی متمانەی خۆی و دەنگدەرانی خۆی لەدەست نەدات. ئەو هەمیشە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە ڕابردوودا هەوڵیاوە شەڕ لەسەر دەستکەوتەکانی گەلی کوردستان و تاکی کوردی بکات. ئەوەی کە ئێمە باسی دەکەین لە ئەمڕۆدا سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستانە بە ژمارە 1 بەڕێز دکتۆرە شواخجاف. بەخێر بێ دکتۆرە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بە هیوام سەرەتا بەڕێستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ببینمەوە و دەستپێکیش بڵێم بەربژێربوونتان پیرۆز بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڕێز دکتۆرە، یعنی من ناڵێم ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەواهی ئەوە دەدات کە دکتۆرە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یەکێک بووە لە کاریگەریترین ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە خولەکانی ڕابردوودا. ئێستا دەتانەوێت ئەو کارانەی کە دەستان پێیان نەگەشتووە یاخود تاو نەکراون دووبارە بەربژێر بکرێنەوە تاویان کەن؟ بەڵێ سەڵاو لە جەنابەت و لە بینەران و بیسەرانی خۆشەویست. وەکو هەموو دەزانێت کە من لە فەرمانی جەنابی سەرۆک و سەرکردایەتی پارتی کاندید کرام وەکو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان و بە تەکید هەموو دەزانن کە ناوچەکە لە گۆرانکاریەکی خێرایە. قۆناغی یەکەمی گۆرانکاریەکان بووە لە یعنی مەرحەلەی نزیکی ڕابردوو و لە داهاتوش قۆناغی دووهەمی گۆرانکاریەکانە. بۆیە عێراق و کوردستان خۆ ئەمە دەکات بۆ قۆناغی دووهەمی گۆرانکاریەکان. منش وەکو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لەم دەڤەرە ئینشاء الله ئەگەر متمانەی خەڵکی ئەم دەڤەرەم بەدەستهێنا بە تەکید دەچمە پەرلەمان کارنامەی پارتیمان جێبەجێ دەکەم و هەروەهاش 3 پرۆژەی تایبەتی خۆم کە کاری لەسەر دەکەم بە پێگەی دیبلۆماسی و پێگەی سیاسی خۆم لە پەرلەمان ئینشاء الله. دکتۆرە پرۆژە تایبەتەکانی بەڕێستان چین کە دەتەوێت بە پەیوەندە دیبلۆماسیەکان کاری لەسەرکەن؟ طبعا کارنامەی پارتی دیموکراتی کوردستان هەمومان دەزانین کە بریتیە لە بەندە دەستوریەکان ئەوەی کە لە دەستور چەسپاوە، بەڵام بە حکمی ئەوەی کە عێراقی ئەمڕۆ یعنی عێراقی دوای 2023 باوەڕی بە فیدراڵیەت نییە، بۆیە لەسەر ئازەوەقع جێبەجێ نەکراوە. ئەوە کارنامە گشتێکەیە کە بریتیە لە تەشریعکردنی یاساکانە کە پەیوەندی هەیە بە هەرێمەکانە، مافی هەرێمەکانە وەکو مەجلیسی ئیتیحادە و هەروەهاش محکەمەی ئیتیحادیە بۆ ئەوەی هەرێم بپارێزن لەو بڕیارانە کە دەری دەکات لە داهاتوو و هەروەهاش یاسای نەفت و گاز کە مافی خەڵکی کوردستان تەپارێزێتەوە بە پێی ئەو مادەی 111 و 12 و یاساکانی تر ئەوەی کە لە دەستور هاتووە و بەشێکی مافەنەتەوەیەکانی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم کە بریتیە لە جێبەجێکردنی مادەی 140 و هەروەهاش مافەتداریەکانی هەرێمی کوردستان کە بریتیە لە بودجەی هەرێمی کوردستان. ئەوەی کە کارنامەی پارتی کە کارنامەی مرکزیە ئەوەی کە ئیشی لەسەر دەکەم من یەک تەواوکردنی ئەو یاسایە کە لە خولی دووهەم پێشکەشی حکومەتی عێراقیم کردووە. لەوانەیە کەسێک بڵێت بۆ پێشکەشی حکومەت بۆچی تۆ پەرلەمانتار بووی بۆ جێبەجێت نەکرد بە حکمەوەی کە لایەنی داراییتی هەیە دەبوایە لە ڕێگەی حکومەت بگاتە پەرلەمان و لە خولی سێهەمش چەندەها جار داوام کردو کە ئەم یاسایە بنێرن وەکو حکومت، بەڵام بە بیان و شری داعش و نەبوونی بودجە نەیان نرد. ئەوەی بریتیە لە قەرەبووکردنی کەسوکاری ئەمفال کراوەکان و کیمیابارانی هەڵەبجە و ئاوارەکانی کورد لە وڵاتانی دەوروبەر وەکو تورکیا و سووریا و ئێران و سعودیا و هەروەهاش ئەو گوندانە کە خابور کرا لەسەر دەستی ڕێژەمی پەسە. ئەوە یەک. دووش بە ئەتیماد لەسەر پێگە دیبلۆماسیەکەی خۆم و هەروەهاش ئینشاء الله ئەگەر چوومە پەرلەمان پێگە پەرلەمانیەکەیە بۆ دروستکردنێکی لۆبیەکی دیبلۆماسی سیاسی یاسایی بۆ بەدەستهێنانی مافی گەنجی کوردستان کە عێراق پێشێلی کردووە لە 2014 تا ئەمڕۆ. بەڕاستی هەمومان دەزانین کە تعیین بریتیە لە پلەی وەزیفیە، پلەی وەزیفی لە ناو بودجەی دەوڵەتی عێراقیە و لە ناو بودجە دەدرێت بە
پارێزگاکان و هەروەهاشانی بۆ بەشی حکوومەتی عێراقی و بەشی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەداقەوە بە حکمی ئەوەی کە عێراق لە 2014 بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە تا ئەمڕۆ گەنجی ئێمە بێبەش بووە لە تەعیین هەدەفەکەی سیاسیە هەدەفەکەی ئەوەیە کە متمانەی گەنجی کوردستان بە حکوومەتەکەی بسنن بەڵام خۆشبەختانە گەنجی کوردستان و شیارن دەزانن خەتای حکوومەتی ئیتیحادیە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانیە بۆیە لۆبیەکی دیبلۆماسی لەوانی کەسێک بڵێت ئینجار لۆبی دیبلۆماسی بۆچیە لەگەڵ کۆمەڵگە نێودەوڵەتی چونکە لای ئەم وڵاتانە گەنج و ئافرەت زۆر گرنگن بۆیە زۆر کاریگەرن چونکە گەنج هێزی داهاتووە و ئافرەت هێزی کۆمەڵگایە بۆیە لای ئەم یعنی لای کۆمەڵگەی نێودەوڵەتی گەنج و ئافرەت زۆر گرنگن ئەتیماد دەکەم لەسەر پێگەی دیبلۆماسی خۆم و هەروەهاش پێگەی سیاسی و ئینشاءالله ئەگەر پێگەی پەرلەمانی بۆ دروستکردنی ئەم لۆبیە بۆ بەدەستهێنانی مافی گەنج کە تەعین نەکراون چونکە بەڕاستی پێشێلکرەوە خاڵی ترە کە زۆر گرنگە هاوتاکردنی مافی هێزی پێشمەرگە بە ماف و ئیمتیازاتی جەیشی عێراقی چونکە تا ئەمڕۆ پێشمەرگەی ئێمە مافی پێشێل کراوە ئەم سێ خاڵە من کاری لەسەر دەکەم لەسەر منطقی چی لەسەر ئەو منطقە کە دەڵێت ماف دەسەنرێتەوە ماف نادرێت لەلایەنی باشە دکتۆرە چەند تەوەرێکی گرنگە باس کرد من نەویست گفتوگۆکانمان قەدەکە یا گفتوگۆکانی جەنابەت قەدەکەین قسە لەسەر شایستە داراییەکان دەکەیت لە ئێستادا لێرە و لەوێ بە ناوی وەزیری دارایی بە ناوی ئەو وەزیر و بەرپرسانی کە هەن لە حکوومەتی عێراقدا گرفت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست دەکرێت کێ دەتوانێت لە ئایندەدا پێداگیری لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بکات کێ بێت هێندە متمانەی بەهێز بێت ئێمە متمانەی پێ بکەین و بیبینە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە طبعا ئەم هەوڵانە هەوڵێکی سیاسیە بۆ لێدانی ئابووری کوردستانە بڕینی بودجەیە هەوڵێکی سیاسیە بۆ لێدان لە ئابووری کوردستان و ڕاگردنی ئەو پێشکەوتنی ئاوادانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە یەک دووش بڕینی موچەی خەڵکی کوردستانە وەکو کارتی فشاری سیاسی لەسەر خەڵکی کوردستان بۆ ئەوەی متمانەیان بە حکوومەتەکەیان نەمێنێت بەڵام خۆشبەختانە خەڵکی کوردستان پشتی حکوومەتەکەیان گرت زۆر وشیارن لەو پلانی ژەهراویەکە بەرپرسانی هەندێک لە بەرپرسانی عێراق دایان نابوو بۆ کۆتایی هێنان بە قەوەڕەی هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەتوانێت بەڕاستی ئەوەی کە دەتوانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئێمە ناڵێن دەکەین ئێمە ئەڵێن کردمان بۆیە ئێمەش دەڵێن ئەوەی کە قەوەڕەی هەرێمی کوردستانی پاراست و مافی خەڵکی کوردستانی پاراست و هەروەهاش لە قۆناغی ئیستە و داهاتوو بەرگری لە مافی خەڵکی کوردستان و موساوەمە ناکات و هەروەهاش مافی خەڵکی کوردستان بەدەست ئەهێنێت پارتیەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە جەنابی کاک مەسرور بەرزانیە بۆیە داوا لە هەموو خەڵکی کوردستان کە دەنگ بە لیستی 275 بدەن کارەکانی وازەح لە قۆناغی ڕابردووە لە ئێستا و لە داهاتووشە کە بریتیە لە بەدەستهێنانی مافی خەڵکی کوردستان و بەرگری لە قەوەڕەی هەرێمی کوردستان کەواتە ئەم خاڵەی کە ئێمە باسی دەکەین بە ڕابردوو بە مێژوو بە دەستکەوتەکان متمانەی زیاتر و هاوڵاتیان و چین و توێژەکان متمانەی زیاتر بە پارتی دیموکراتی کوردستان و بە بەربژێرەکانی پارتی دەدەن کەواتە بە ئەم پرسیارە تەقلیدیە لە دکتۆر ئەشواقش بکەمەوە دکتۆر ئەشواق لە ڕابردوودا دەست و پەنجەی شل کردووە لەگەڵ هەڵبژاردنەکان و لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەگەڵ سیاسەتدا لە بەتایبەتی لەگەڵ عەرەبەکاندا کە هەمیشە هەوڵی لەمپەر و دروستبوونی گرفتیان بۆ هەرێمی کوردستان داوە کەواتە ئێستا چاوەڕێ بکەین کە کێروی جەماوەری پارتی دیموکراتی کوردستان و کورسەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستەی هەڵبژاردنەکاندا بۆ ئایندە ڕوو لە گەشە سەندن دەکات پێم وایە خەڵکی کوردستان زۆر وشیارە کارەکانی پارتی دیموکراتی کوردستانیان بینیوە پارتی حزبێک تەنها بۆ ناوچەیەک نییە پارتی حزبێک تەنها بۆ پارتیەکان نەبووە بەڵکو بۆ هەموو خەڵکی کوردستانە پرۆژەکانی بۆ هەموو خەڵکی کوردستانە و بەرگریکردنی لە ماف لە هەموو خەڵکی کوردستانی کردووە و لە قەوەڕەی هەرێمی کوردستانە بۆیە چاوەڕێی متمانەی خەڵکی کوردستان بە لیستی 275 و چاوەڕێی ئەو متمانە دەکەین بۆ ئەوەی ئەو کارانەی کە پێشتر
پارتی کردیەتی و بەردەوامیشە و ناوەستێت بەڕاستی پارتی بەرپرساتی هەڵگردووە بە تەنهاش لە ناو ساحەماوە بەڵام بە بەردەوامی بەرپرساتی هەڵگردووە و بە بەردەوامی بەرگری کردووە لە مافی ئەو ملەتەیە بۆیە یعنی داوایە لێ دەکەم و چاوەڕێی متمانەی خەڵکی کوردستان دەکەین و چاوەڕێی ئەوە دەکەین کە دەنگی پارتی دیموکراتی کوردستان لە کوردستان زیاد ببێتەوە و پارتی بە یەکەم دەمێنێتەوە. باشە دکتۆرە پرسیارێکی دیکەیە تا پێشەوە ئەویش ئەوەیە لە ئێستادا هەندێک لە حزب و لایەنەکان ینی متمانەی هاوڵاتیانیان لەدەستداوە ئەمەش یەکێک نابێت لەو خاڵانەی کە پارتی دیموکراتی کوردستان فرسەتی زیاتری دەنگ بەدەستهێنان بدات. پارتی بە پرۆژە دەنگ کۆ ئەکاتەوە. پارتی متمانەی بەخۆی هەیە بەڕاستی ئەمە دەبێت وازح بێت کە پارتی یعنی کار بە سیستماتیک بە پرۆژە ئەگەر ملاحەزە دەکەیت سەرۆکی حکومەت فشاری بڕینی بودجەی لەسەر بوو فشاری سیاسی طبعا کە دەڵێم سەرۆکی حکومەت چونکە نوێنەری پارتیە فشاری بڕینی بودجەی لەسەر بوو فشاری سیاسیان دەخسەرە بە تەنها ماوە بەڵام بەرپرساتیشی هەڵگرت بەردەوام بوو لە دائیمەن خاوەنی مبادرە چەند هێرش دەکرا سەری لەو خاڵانە کە باسم کرد ئەو بە پرۆژە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان وەڵامی دەدات لەگەڵ کێدا لەگەڵ خەڵکی کوردستانە بە پرۆژە وەڵامی دەدا بۆ نمونە پرۆژەی ئاوی هەولێری کردەوە پرۆژەی کارابای 24 ئێستا پرۆژەی ئاوی سلێمانی و دووکان و دەربەندیخان و چەمچەماڵە ئەو پرۆژانەی کە لە هەڵەبجە بەردی بناغی داناوە ئەو پرۆژەنە کە لە ڕاپەرین ئەو ڕێگەوبانەی ئەوە منەت نییە ئەمە واجبە و مافی خەڵکی کوردستانە بەڵام مەبەستم ئەوەیە ئەوەی پیاوی دەوڵەتداریە ئەوەیە سەرۆکی حکومەتە کە پارتیە بۆیە ئەگەر ملاحەزە دەکەیت ئەو هەموو هێریشانە ئێمە عیلاقەمان یعنی کار لەسەر ئەوە ناکەین دەنگ ئەکەینەوە لەسەر حیسابی حزبێکی ترە نە بە پرۆژەکانی پارتیمان دائەنێن خەڵک ئەیبینێت خەڵکی کوردستان زۆر وشیارە بۆیە ئەوانش ئازادن دەنگ بەکەم حزب بەڵام ئێمە وەکو ئەمەژەم پێکرد پارتی متمانەی بەخۆی هەیە کە توانێتی خزمەتی خەڵک بکات بۆیە چاوەڕێی متمانەی خەڵکی کوردستان کە دەنگ بە پارتیمان بدات. باش کەواتە بەدەل لە کوردستان یعنی دکتۆرە جەنابتان جوانتان فەرموو لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان بە کردار سەلماندوویەتی کە خزمەتی چین و توێژەکان دەکات حەقی نەبووە بەسەر ئەوەی تۆ ڕەنگێکی جیاوازتربی لە پارتەکەی ئەو تەنها ئامانجێکی نەتەوەی و نیشتیمانی هەیە کە وەکو هەمیشە لە پەیامەکانی ڕێزا مەسرور بارزانیدا دەڵێت ئێمە ئاغا و کوێخانین ئێمە خزمەتکاری هاوڵاتیانی کوردستانی ئەمە یەکێک نییە لەو پەیامانەی کە نەخێر ئێمە بەرپرسەکانمان لەبەرەوە ئێستا بانگەشیان بۆ دەکەین بەسەر بەرزیەوە ئەم سادەیە ئەم خاکەڕاییان هەڵبژاردووە کە خزمەتی گەل و نیشتیمانەکەیانە لە ناو پارتی دیموکراتی کوردستان بەرپرسمان نییە ئێمە خزمەتکاری خەڵکین یعنی ئێستا ئەگەر بیبینی هەر هەڤاڵێک لە هەر ئاستێکی حزبی بێت و خودی خۆی جەنابی سەرۆک کە پێشمەرگەیە هەمومان بە خزمەتکاری ملت خۆمان دەچکە ئەمە ڕێبازەکەمان ئەوە ڕێبازی بەرزانیە لەسەر ئەمە پەروەردەکراوە کە ئێمە بە تەئکید ئێمە خزمەتکاری ملەتین هیچ لە ناو پارتی دیموکراتی کوردستان بەرپرسمان نییە هەمومان خزمەتکاری ملەتە. باشە دکتۆرە ئێستا لەگەڵ با بڵێن ئێستەی چوونە ئەنجومەی نوێنەرانی عێراق لەگەڵ ئەو کاتەی کە جەنابتان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بوو جیاوازەکەی لە چیدایە؟ طبعا بەتەکەی تۆ چەند ساڵ دوای ساڵ ئەزمونەکە زیابێتەوە بەتەکید ئێستش بە حکمی ئەوەی کە ئەزمونم زیاتر بووە بە حکمی ئەوەی کە من ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەندامی سەرکردایەتیم لەلایەکە لەلایەکیش پێگەی دوبلۆماسیم هەیە ئەزمونێکی زیاترم هەیە و بە تەئکیدش لەوێش ئینشاء الله بە پرۆژەکانم زیاتر ئەتوانم خزمەتی خەڵکی کوردستان وەکو ئاماژەم پێکرد بەو کارنامە کە هەمە کە کار لەسەر طبعا جگە لەوەی کە تەشریعکردنی یاساکان و بودجەی خەڵکی کوردستان و بودجەی خەڵکی کوردستان ئەمە کارنامەی مرکزی پارتی دیموکراتی کوردستانە سێ خاڵم هەیە کە کاری لەسەر دەکەم کە پەیوەندیان هەیە بە ماف و امتیازاتی هێزی پێشمەرگە مافی
گەنجان و مافی کەسوکاری قوربانیانی دەستی ڕێژەمی باش لە ڕابردوودا کارتان لەسەر جینۆساید و ئەنفال و شەیدانی هەڵەبجە و زیندانی سیاسیش ئەو منحەیە کە بە زیندانی سیاسی دەدرا 10 ساڵ بە هەوڵ و ماندووبوونی من لەگەڵ هەواڵێکی تر کە سەر بە دەوڵەتی یاسا ئەو منحەیە لە خولی دووهام کراوە بە 25 ساڵە. باشە مافی خانەنشینان لێرە و لەوێ هاواریانە ئەوەی کە دەبێتە دەنگ و ڕنگ و هێزی ئەوان ئەم نوێنەرانن کە لە ئەمڕۆدا متمانیان پێدەکرێت. ڕابردوو بەردەوام ئەو کارانی کە لە ئێستادا دەنگیان لەسەر دەدرێت بێگومان بەشێکی ئێوەن کردوتانن. دەتەوێت خانەنشینان بەشێکی مافخراوی کوردستان نەبن؟ ئێمە نابینە ژمارەیەک بۆ تەواوکردنی نیسابی ئەنجومەنی نێران بۆ ئەوەی لایەنەکانی تر یان پێکاتەرەکانی تر یاساکانی خۆیان پەسەند بکەن. ئێمە وەکو نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان بە بەردەوامی عنصرێکی فعال بووین لەناو پەرلەمان و بەرگری لە مافی تاک بە تاکی خەڵکی کوردستانە لە هەموو چێژەکانە طبعاً چینەکانە سەکتەرەکانە یعنی بۆ نمونە لە هەموو سەکتەرەکانیش نەکو تەنها سەکتەری بۆ نمونە ئەوەی کە بوجەیە نە بۆ نمونە سەکتەرەکانی ترش کە پەیوەندیان هەیە بە خەڵکی کوردستانە بە باشترکردنی ژیانی خەڵکی کوردستانە هەموو طبقەکانی هەرێمی کوردستانە خاننشینانە گەنجن فەرمانبەرن پێشمەرگەیە زیندانی سیاسیە ئاوارەیە ئەوەی کە پێشتر ئاوارە بوون گوندەکان کە خابور کراون کەواتە تۆ لە هەموو سەکتەرەکانە لە هەموو چێژێنەکانە هەموو قەتاعەکانە ئێمە نوێنەرێکی فعال دەبین لەناو هۆڵی پەرلەمان بۆیە دەڵێم ئێمە نابینە بە ژمارەیەک بۆ تەواوکردنی نیسابەکان بۆ ئەوەی ئەوان یاساکانی پەسەند بکەن نەخێر ئێمە یعنی وەکو چۆن لە ڕابردوو کارمان کردووە لە خۆلی دوو هەموو سێهەم وەخولەکانی تر ئیستەش لەم ئینشاءالله ئەمە طبعاً ئەگەر خولەکە تازەکە دەبێت بە شەشەمە بۆیە ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان بە هێزێکی خەڵکی کوردستان بە هێزێکی و ڕۆحێکی پێشمەرگایەتی لەناو هۆڵی پەرلەمان دەبن بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و قاوەڕێی هەرێمی کوردستان و بەدەستهێنانی مافی خەڵکی کوردستان چونکە تەکید لەسەر ئەو خاڵە دەکەم ماف نادرێت لەلایەنی حکوومەتی عێراقی ماف ئەسەنرێتەوە. باشە کەواتە لەسەر ئەو ڕێچکەیە کار دەکەن. باشە دکتۆرە قسە لە مادەی 140 لەسەر مادەی 140 دەکرێت بۆ ئێمە هێندە دەناڵێنین بەدەست مادەی 140ەوە یعنی بەردەوام لێرە و لەوێ دەبینین لەلایەن حکوومەتی عێراقیشەوە پشتگیری لەو کەسانە دەکرێت کە دەهێنرێنە کەرکووک و ناوچەکانەوە. من نازانم زۆر جار لە بەرنامەکاندا سەرم لێ دەشێوێت دەڵێم ناوچە کوردستانەکان دابڕانەوەکان داگیرکراوەکان ئەوەندە ناوی لە خۆی گرتووە کەس نازانێت لەکوێدا ناوی دەبێتەوە. ینی ئێمە من بۆ خۆم ئەگەر وەکو بڕوای خۆم بێ ناوچە کوردستانەکانەوە بەشێکن لە ڕۆحی کوردستان وەکو بارزانانی نەمریش دەڵێ دڵی کوردستان ئەو ناوچانە. ینی قسەکە لەسەرەوەی ئێمە تاکەی گرفتمان لەگەڵ مادەی 140 دابێت بۆچی بڵێ من لە زۆربەی چاوپێکەوتنەکانم ئاماژە بە خاڵێکم دەکرد وم دەمزانی بۆچی دووبارەم دەکرد چەندەها ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ دووبارەی دەکەمەوە. ئێمە کێشەیەکمان هەیە لە عەقڵیەتی ئەو کەسانە کە ئیدارەتی دەوڵەتی عێراقی دەکەن. ئەم عەقڵیەتە باوەری بە پێدانی ماف نییە. باوەڕی بە چیە؟ باوەری بە دابشکردنی دەسەڵات نییە بۆیە باوەری بە فیدراڵیەت نییە باوەری بە کۆکردنەوەی دەسەڵاتە کۆکردنەوەی دەسەڵاتە باوەری بە تاکرەویە. بۆیە ئەو دەموچەوانە کە دوای 2023 هاتونە سەر حکم زۆربەی ناڵێم هەمووی باوەری بە مەرکەزیەت مابوو. مرکزیت یعنی دەستێکی ئاسینی هەموو دەسەڵات دەگریت و هەروەهاش ئامادە نەبوو کە تۆ ماف بدەی بە کورد یعنی کە دەڵێن ماف بدەی بە کورد ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی هەرێم بەندێکی دەستوریە مادەی 140 سێ قۆناغا بەڵام ئەوان شانازی بەوە دەکەن کە بوجەی مادەی 140یان
دا يعني كم دكرت بو أوي قناغي كم جيبجين نكريت بداخل وهندك لأوبسيون كانش لهرمي كردستان أيانوت يكتو بارتي شري بوجه دكا نانداوت شري بوجي مادة يستطو تشليان دكرت جوكتو قناغي يكم بيوستت ببوجي بو أويتو تطبيع تواوكيت إنجار دواي تطبيع إحصاء دكيت كدواي إحصاء استفتاء خلقك كتشي دوي أو ناس ناميك تغيير ديموغرافي كرجيم بعث كرديان ناس نامي كردستاني خوي بقريتوا بو أوي بقيت أو مرحلة بيتيا كم مرحلة تواكيت كتطبيعك بيوستي ببوجية يعني أو كداليم كيشي عقليتك يعني عقليتي يعني إدارة دولتي العراقي بمركزي دبات بويا باوري ببيداني مافنية بويا شوفينيا كانت أمرو شانازي بودا كان كمادة يسطو تشل جبجي نكرا ولا لناوشا كردستاني كان لدراوي هرم كبشي كان لجستي كردستان باشا قصة لسر كركوك يعني أوي لكركوك دارو دادات هناني عربي هاوردو أي كسانك نازانن كركوك لچ بنەمایەک و لەچ با بڵێن ڕابردوویەکدا تێپەڕیوە پێتان وانە بێدەنگ بوونی لایەنە سیاسیەکان ئەسەر ئەوەی هەبێ وەکو جەنابتان دەڵێن پارتی دیموکراتی کوردستانە لەو ناوچانەدا جەنگ دەکات و پارتی دیموکراتی کوردستانیشە دەڵێ کە من بگەڕێمەوە کەرکووک بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە دەگەڕێمەوە ئەو ناڵێ ئاڵای پارتی دەڵێ ئاڵای کوردستان کەواتە خاڵی گرنگی پارتی کوردبوونە لە ناوچە کوردستانەکاندا. طبعا بارتي يعني تأكيد دكات لسرجي بجي كرديني دستور بروحكي دستوري ياساي أما دبت واضحة أوي حكومة العراق ديوي تطبيق كرديني دستور بمزاج سياسي باش وتفسيرك مزاجي سياسية باش بويا ما كدلين أوي كركوك روددات جينوسايدا أما بدم نية ببي أو معاهدة دولية دليت أجر تو استهدافي مجموعك دياري كراو لنتويك دياري كراو بهدفك باشا لا وضعك يعني بجيت كم قرص بيت معيشكي يتوقع أرزكي لي ورقريت بس زور داري باشا ودري دكيت لا أرزكي خوي ونايلي جوتيار أرزكي خوي إيشي تيابكات أما جينوسايد يعني جينوسايد نية بيقما هر نفسك جينوسايد بويا بارتي أيوة أم دستورة بروحك دستورية سعيد جبجي بكريت ما ديستو تجل وكو خوي جبجي بكريت بارتي نايوي غدر لهيج بيكاتيك بكريت بارتي اندازياري اشتيه وهروهاش كرد بعام يعني اتوانين بلين اما اشتي خوازين بلام اشتي خواز او معناي نيه كاما تنازل بكين لما في خلقي خومان بله اما دوشتكي جوازه بويا بارتي دليت دبيت ما ديستو تشل جبجي بكريت دبيت او اسكرتاريه لناو كركوك نمينيت دبيت ما في كرد بدريت دبيت تعدل ما في جتياران وخلقي كرد لكركوك نكريت او دواكاري بارتي ديمقراطي كردستان باشا خالك ديك بقرمو وطبعا جقلوي كما ديستو تشل جبجي بكريت بروحك دستوريه ساي باشا دكتورة من ليرو لوي زور جار لقل بجركان ديكدا باس زمان دكا جنابتان تجربتان هي لباري زمانه ومن ئەو ڕۆژانم لە بەرچاوە کە بەڕێستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا بە دەنگێکی بڵند شەرتان لەسەر مافەکانی گەلی کوردستان دەکرد ڕاستە زمانەکەتان زمانی عەرەبی بوو بەڵام دەتانوت ئێمە کوردین بە زمانە عەرەبیەکە تێتان دەگەیێنین کە دەستبردن بۆ مافەکانی گەلی کوردستان هێڵی سوورە کەواتە بۆ بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستەدا زمان خاڵێکی گرنگە کە هەبێت کە بیزانن طبعا زمان زۆر گرنگە زمان تەنها بە قسە بە گفتوگۆ نەبێت زمان لە نووسینی یاساکانیش بە زمانی عەرەبی زۆر گرنگە بۆ چونکە یعنی بۆ نمونە ئەگەر وشەیەک لە 2 پیت بێت زۆر جیاوازی هەیە لەگەڵ وشەیەک لە 3 پیت بێت بۆ نمونە ئێمە کە لە یاساکان دائنین دائیمەن ئەو وشەیەک لە 3 پیت دامانەنە عەلا ئیجباری دەکەیت کە تۆ ئەم یاسایە کە مافی کوردیتیایی جێبجێ بکات ئەگەر ئەم وشەیەکە 3 پیتەن دانانیت ئەو بۆی هەیە یعنی ئەگەر پیتێکی کەم بێتەوە دەبێ بەچی ناتوانێت یعنی مخەیەرە یعنی بۆی هەیە بیکات جێبجێ بکات یان جێبجێ ناکات زمانی عەرەبی زۆر گرنگە کە لێ بزانیت بە قەواعیدەکەی
قواعد اللغة العربية بو چونکە یەک پیت کێشەی نمونەی جەنابی سەرۆک بەرزانیت بۆ ئەهێنم جەنابی سەرۆک بەرزانی وشەی معانی دانا لەناو مادەی 112 مالکی و هەموو بەرپرسانی عێراقی گیریان خواردوو بەدەستی ئەم وشەیە چۆن ربطی حکومەتی عێراقی کرد لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان لەم فەقەرەیە يعني نا حكومة يريم كردستان أتواني ببيع حكومة عراقي نا حكومة عراقي أتواني ببيع حكومة كردستان بو چونك أمو شيء كالسي بيتا ميم عين ألف معا واي كرد كهردو كان دبت بيكوا بو أو ملف كاربكان أوان يكم جار هولي هەموار کردنی دەستوریان کرد نەیانتوانی چونکە دیسانەوە جەنابی سەرۆک بەرزانی ئەو بەندەی دانا لە دەستور کە بۆ هەموارکردنی هەر بەندێک ئەگەر سێ پارێزگا ڕەفزی کرد ناتوانن ئەو بەندە هەموار بکرێت ئەمەش یعنی ئەم مادەی 112 شی پاراست ئەوە یەک دووش طبعا هولي أويان داك دست يعني شقامي عراق هام بدن لخو بشاندان كأم دستورة بقوري نيانتواني كخلق العراق بوي دركوت كأما هولدانا بوليداني هريمي كردستان نكو بو بدسيانا ما فكانيان أخيرا كان داوي إلغاء كردين دستور نه ئەوەشیان نایەتوانی چونکە ئەو کاتە خۆیان دەبێت ئەو دەستورە ئەوانی هێناوە لەسەر حکوم بۆیە نایەتوانی بۆیە زمانی عەربی زۆر گرنگە ئەوە نمونەیەکی گرنگە کە زۆر گرنگە من لە یەکێک لە چاوپەی کەوتنەکانم ئاماژەم پێکرد مافی پێشمەرگە یعنی بەندێک لەناو بوجە یعنی معدل تۆ ئەمە معدل يعني زور جوازة على أن لا يقل يعني عن كاتو عددك دياري كراوي تحديد كيد بويا بكارهيناني وشكانة زور جرينجا لياساكاني برلمانة بويا زمان بالي زور مهمة لو روانجيك نموني جنابي سروكم بوي هناوي نموني مادة 112 بوي هناوي وهروهاش أو ياسايانا كإيمة لبرلمان لخولي دوها موسيمان وطبعا تأكيد دواي إيمش هي كإيمة أو شكل سيبي داماننا بو يعني حكومة العراقي إلزام ما ذكرت كأم ياساي جبي جب كات كما في كردي تيايا باشا أي دنگدان بلانا أوبوزيسيون كان اللي استدى دەنگدانە بە شکستێنانی کوردستان وەکو پارتی دموکراتی کوردستان ئێمە واقع بڵین لە ڕابردوودا هەندێک شتمان بینی هەندێک لەلایەن ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانەوە دەهاتن دەیانگوت بە هەرێمی کوردستان نەوت ڕادستکە ئێمە و خۆشبەختیمانەیە نازانم چی ڕادستکە 1001 گرفتیان لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا دەکرد دەچوون لە دژی هەرێمی کوردستاندا کۆنتاکت و پەیوەندی سیاسیان لەگەڵ لایەنە دژەکانی هەرێمی کوردستاندا دروست دەکرد ئایا ئەمە کەوتنی هەرێمی کوردستان نەبوو؟ پێم وایە ئەگەر عێراق بیتوانایە یعنی ئەو ئاوادانی یعنی ئەگەر وا تەسەور دەکرا ئەگەر تۆ نەوت ڕادەستەکەیت و هەموو شتێک ڕادەستی بەغدا بکەیت ئەو کاتە ئاوادانی دەکاتە هەرێمی کوردستان خۆ بە ئاوادانی بگەینێتە پارێزگاکانی خودی خۆی بەغدا ئەگەر توانی بە 83 لە سەتی بوجەکەش نەیتوانی خزمەتی خەڵکی خۆی بکات بڕۆ سەیری پارێزگاکانی عێراق بکە هەوڵاتیان عەرەبی جووا دەڵێن یعنی ئەوە شتێکی يعني واضحة يعني حتى نيراني وڵاتانی تر کە لە بەغداش يعني دائما ئەماژە بەو خاڵە دەکەن کە لە هەرێمی کوردستان ئاوادانی هەیە يعني سەرەڕای ئەو قەیرانە کە بەغدا بە شێوەیەکی سیاسی لە ئابووری کوردستانیدا بوجەشی بڕی فشاری سیاسی دەخاتە سەر حکومەتی هەرێمی کوردستان بەڵام سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی وەڵامیان دەداتەوە بە پرۆژێکی تازە بۆ خەڵکی کوردستان بۆیە من ئەوە دەڵێم ئەگەر بەغدا ئەو توانای هەیە بە خزمەتی خەڵکی خۆی بکات خەڵکی کوردستان حکومەتی هەرێمی کوردستانی هەیە ئەتوانێت خزمەتی بکات و دووش پارتیش لە ڕێگەی خزمەتکردنی خەڵک و لە ڕێگەی عەرزکردنی پرۆژەکانی و دەستکەوتنەکانی بۆ خەڵکی کوردستان دەنگ ئەکاتەوە نەکو لەسەر حیسابی لایەنێکی ترە. دکتۆرە من پرسیارگەلێکم مابوو لە جەنابتی بکەم بەڵام دەرفەتی بەرنامەکەم هێندە بوو بە هیوام بەڕێستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ببینینەوە ئێستا بەڕێستان سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستانن لە بازنەی سلێمانیدا و ژمارە یەکن بە هیوام ئەم دەنگ و هێزەی کە لە ڕابردوودا بینیمانە دووبار لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ببینینەوە من کاتی کۆتایی دەدەم بە بەڕێستان بۆ ئەوەی بانگەشە بکەن و داوا لە دەنگدەرانی خۆتان بکەن کە دەنگ بە ژمارەکەی بەڕێستان بدەن.
زۆر سپاس من داواکارم لە خەڵکی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان دەنگ بدەن بە دکتۆر ئەشواق جاف داکۆکی کار لە مافی پێشمەرگە و خانەوادەی سەربەرزی شەهیدان کە سوکاری ئەنفال و قوربانیانی هەڵەبجە و زیندانیانی سیاسی و هەروەهاش گەنج و ئافرەتان داواتان لێ دەکەم متمانەی خۆتان بدەن بە دکتۆر ئەشواق جاف کاندیدی ژمارە 1 لە لیستی 275 ڕابردووم شاهدی داهاتوومە. زۆر سپاس. بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان. بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاوکات لەگەڵمانمانەوە بە هەمووان دەچینە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە لیستە مەزنەکەی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 275 دەدەین هەموو لایەک بۆ کوردستانێکی ئاوادان و گەش و بەرەو پێشکەوتن